سڵاتان لێبێ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. بێگومان پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەمومانە و پێویستە هەمومان ڕێز لە ژینگە بگرین و ژینگەی خۆمان خۆش بێ. بەتایبەت لە وەرزی بەهار کە دەبینین ئێستا وردە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە و لە وەرزی بەهار کە کوردستان ئەم دیمەنە جوانەی هەیە زۆرجا دەبینین دەشێوێندرێ. ئەو دیمەنە جوانەی کوردستان بەهۆی گەشتەکانەوە و زۆربوونی گەشتیاران و ڕێز نەگرتن لە ژینگە ئەم دیمەنە جوانەی کوردستان ناشرین دەکرێت. و بێگومان هەموو جارێ دەگوترێت منداڵ وەکو کوڕی سیناعی وایە چیت بوێ ئەوەی لێ دروزەکەی. بۆی پێویستە منداڵانمان هەر لە سەرەتای تەمەنیانەوە و لە قوتابخانە و لە فێرگەکان ڕابێنرێن لەسەر پەروەردەکردنیان لەسەر پاراستنی ژینگە. بۆی ئەمڕۆ بە پێویستی دەزانم لەم سیمینارەیە بەشدار بووم و ڕاوسەرنجی کۆمەڵی منداڵ و مامۆساتان بۆ بگوازمەوە لەسەر پاراستنی ژینگە. ئاخۆ پاراستنی ژینگە ئەرکی کێیە؟ بۆی ئەمڕۆ کۆمەڵی منداڵتان بۆ دەگوازمەوە لەگەڵمان بن. ئەوەی کە دەبینن کۆمەڵی منداڵن. چۆنن؟ تۆ چۆنی؟ ئەحواڵت؟ ژینگەت خۆش دەوێت؟ ژینگەی کوردستانە خۆش دەوێت؟ بەڵێ. ناوت چییە؟ مستەفا. قوتابی پۆلیسەندی؟ دوو. مستەفا جان تۆ کاتێ شتێ دەخۆی خواردنێک شتێک دەخۆی دوای ئەو شتێک کە دەمێنێتەوە یان جپسەکە قاقەزەک کە دەمێنێتەوە چی لێ دەکەیت؟ فڕێ دەدەم. فڕێ دەدەی چێن دەرێ؟ ناتەنە کەس. دەی فڕێ دەستر شەقامەکان؟ نا. نابێت؟ تۆ ژینگەی خۆمانە خۆش دەوێت؟ بەڵێ. قەت دەچێت سەفرەی؟ بەڵێ. کوردستان چۆنە؟ خۆشە خۆش نییە؟ خۆشە. باشە تۆ کاتێ قاقەزێ یان جپسە یان شتێک دەخۆی دوای خواردنەکەی کە دەمێنێتەوە چی لێ دەکەی قاقەزەکەی؟ فڕێ دەدەم. فڕێ دەی چێن دەرێ؟ ناتەنە کەس بێ. دەی فڕێ دە سەرجادەی؟ نا. ئەی چی بۆ منداڵان دەرێکێک فڕێت دەنە سەرجادەی هەموو جارێ؟ دەرێم هەگرەوە کە ناتەنە کەس بری. مامۆستا کتێبێکە داناوە و لە چ ساڵێک ئەو کتێبە داناوە و ئامانجە چییە لە دانانی ئەم کتێبەیە؟ بەڕاستی ئەو کتێبە بە ناوی پەروەردەی ژینگەیی من لەگەڵ مامۆستا ئاری ئاغۆک بیرۆکە و با بڵێن ئەوەی وی بوو منیش پێهستم بە جوانکردن و بە ڕازنانەوەی ئەو کتێبە هەر لە بەرگەوە تا دوایین بەرگ یعنی هەمووی دەستکردی برای خۆتانە. ئەو کتێبە بەڕاستی کە باسی پەروەردەی ژینگەیی دەکا ئێمە دەمانەوێ طبعاً پرسیارەکەت هەر ئەو ساڵیش دروستمان کردەوە کتێبە 2019 ئامانجمان لەو کتێبە پەروەردەی ژینگەییە ئێمە منداڵ فێر بکەین چۆن خزمەتی خۆی بکە، چۆن خۆی بپارێزی، چۆن مەکتەبی بپارێزی، چۆن قوتابخانەی بپارێزی، چۆن ماڵی بپارێزی، چۆن کتێبەکانی بپارێزی، چۆن زلوبەرێکی خۆی بپارێزی، چۆن وڵات بپارێزی، چۆن کە دەستە سەیران ژینگە چۆن بپارێزی پیس نەکاتن. ئەگە پیسیشی کرد با بڵێن بە کۆمەچی ئەو شوێنە پاک بکەنەوە. ڕسمەکانم ئەو ڕسمانەی کە کردیتیم لەنا ئەو کتێبە هەمووی پەروەردەیە، هەمووی ڕێنمایی منداڵ دەکا بۆ لایەنە جوانیەکەی منداڵ و بۆ لایەنە شارستانیەتەکەی منداڵ و کوردستان. باشە مامۆستا هیچتان کردێ بۆ ئەم کتێبەیە بچێتە نێو سۆنگەکانی پەروەردەوە لە قوتابخانەکان یعنی مامۆساکان ئاماژەی پێ بدەن یان خۆتەن سیمیناری تایبەتتان بۆ قوتابخانەکان کردووە؟ بەڵێ ئێمە بەردەوام لە قوتابخانەکان دەگەڕین. دەستپێک ئەو بەوەندە ناوەستین دەستپێک ئێمە 5,000 مان لێ چاپ کردیە و نەکرد بۆ ناو هەولێر بۆ قەزا و ناحیەکانیشە. منداڵ ڕابێنین و پەروەردەی بکەین لەسەر پەروەردەکردنی ژینگەیەکی تەندروست خۆی پەروەردەی بکە. بەڵێ ئێمە کە دەڵێن منداڵ کە دەڵێن ژینگە لە منداڵەوە دەست پێ دەکە. بەڕاستی هەموو شتەکانمان من وا ڕێئیم وایە کۆمەلگا لەسەر پشت و لەسەر دەستی منداڵ دروست دەبی. بەڕاستی منداڵ کۆڵەگەیەکە بۆ ئەوەی کۆمەلگە لەسەری دروست بکرێت. اینجا ئێمە ئەگەر منداڵمان فێر کرد منداڵمان با بڵێن ڕێنماییمان کرد بۆ ئەو لایەنە بۆ پەروەردەی ژینگەیی بۆ خۆی وەکو کەس وەکو خود وەکو شخصیەتێکی ئێمە دروستی بکەین گرنگی پێ بدەین مانەوێ ئێمە
ئایندەی کوردستانمان ئایندەی کۆمەڵگەمان ڕۆشن دەبێتن بڕواتەبی ئەگەر منداڵ ڕێنمایی منداڵ نەکرێ پەروەردەی منداڵ نەکرێ ئێمە دەدۆڕێنین پێویستە هەمومان ڕێز لە ژینگە بگرین و ژینگەی خۆمان خۆش بێ بەڕاستی منداڵ کۆڵەگەیەکە بۆ ئەوەی کۆمەلگە لەسەری دروست بکرێت دەبی کوردستانی خاوی بکەین و دەبی ژینگەی خاوی بکەین و دەی شتا مەسەرەن کابرا تشتێکی فرە دەدەی بینە ناو زەبالێ مامۆستاکان چ فێر دەکەن کایەکێک لە وتەی مامۆستاکانم پێ بڵێ پاک و خاوێنی ژینگە خۆت بپارێزی ئەم قۆناغی مناڵ قۆناغێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە پەروەردە بکرێت لەسەر ئەوەی کە چۆن ژینگە ئەپارێزێت چۆن گرنگی بە بواری ژینگە ئادرێت ژینگە تا ئێستا وەکو خەم نەبووتە خەمەکی گشتی وەکو بابەتەی گشتی شەر نییە لە مەکتەب بەس مامۆستا فێری ئەو تەلەبە جوانانە بکات کە پاک و خاوێنی ڕاگرن دایک و باوکیشە بێ لە ماڵەوە یعنی پێیان بڵێت ئێمە دەبی وا ئیشکەین لەسەر ئەو قوتابیانە لەسەر ئەو مناڵانە کە گەورە بوون حەز بە پرسیارەتی بکەن چۆنی باش پۆلی چەندیت دوو پۆلی دوو ناوت چییە ژیان ژیارگیان پێویستە ئێمە چۆن ڕێز لە ژینگە بگرین بچێ سەفران ڕێزی خۆر بگری لە کۆڵان دەمەکتەب ژیار تۆ شت فڕێ دەی کە شتێکت خوارد بپسێک یان جبسێکت خوارد دوای شتەکە فڕێ دەدەی نەخێ دەبێت شتەکە چ لێکەی لە پاشەوەی کە خواردنەکەمان خواریان بپسێکەمان خوارد کێناتەنەکەی کێناوتەنەکەی زڵیوەنیە تۆوا دەکەی بەڵێ دەست خۆش بی شێنی خواڵێت باش پۆلی چەندی دوو پۆلی دوو ئافری ئەتۆ کە جبسێکت خوارد جبس یان بپسێکە خوارد دوای ئەو قاقەزەی چ لێ دەکەی ئەو بەرماوەی چ لێ دەکەی دەکەینە ناتەنەکەی زبری ژینگەی کوردستان خۆش دەوێت بەڵێ ژینگەی کوردستان جوانە کە دەچنە سەفرەی جێ خۆشمان هەیەمە بەڵێ باشە چ بەو منداڵانە دەڵێ کە جبسەکەی دەخۆن و یەکسەر فڕێی دەدەن دوایە دەبی پێیان بڵین هاگرتنەوە پۆلی چەندی تۆ دوو ناوت چییە ساڵمە سۆمان خان ژینگەی کوردستان چۆنە خۆشە خۆشە قەت دەچێت سەفرەی لەگەڵ ماڵە باڵە باشە سۆماگیان چۆن کاتێک تۆ جبسێک دەخۆی یان بە پسیەک دەخۆی یان نەستەلەیەک دەخۆی دوای قاقەزەکەی چ لێ دەکەی دەکەی ناوتەنەکەی جبڵێ پێویستە ئێمە ژینگەی خۆمان پارێزین باڵە چ بە منداڵانە دەرێت کە ئاوا هەموو جارێ شتی دەخۆن و شتەکەی فرێت دەنە سەجادەکان یان مەکتەبەکان پیس دەکەن ئەڵەن پیسی مەکەن پێویستە ئەمە خۆمان یان ماڵی خۆمان خاوێنکەینەوە یان شەقامەکان و مەکتەبەکان باڵێگەی خاوێنەکەیتەوە ئەم ژینگەی کوردستانە خۆش دەوێت باڵێ کوردستان شوێنی خۆشی هەیە باڵێ تۆ ژینگەی کوردستانە پارێزی باڵێ باشە چی بۆوانە دەڵێ کە ئاوا هەموو جارێ شتێک دەخۆن و دوای شتەکەی فرێ دەدەن پیانەڵی کە شتێک کە خواردان فڕێ نەدێ باڵێ ژینگەی کوردستانی خۆت خۆش دەوێت بێژگەی کوردستان خۆشێ کوردستان خۆشیان نا خۆشە دەچێت سەفرێ مجارێ ئادسمە سەبێ دەچێت کە دەچێت سەفرێ جێ خۆشمانەیە بەێزی خۆشمان هەیە ئەتو قەت لە سەفرەی کرد لە دوای نان خواردنێ شتەکان ئاوا فڕێ دەدێ ئێرانێک نە پێویستە چ لێکەین و شتانێکە لە بەرمان دەمێنێتەوە دەبی کوردستانی خاوی بکەین و دەبی ژینگەی خاوی بکەین و دەی شتا مەسەرەن کابرا تشتێکی فرە دەدەی بینە ناو زەبالێ ئەتو کە جبسەگیان بە پسیەکیان نەستەلێکی دەخۆی دوای ئەو شتێک قاقەزەکەی چ لێ دەکەی فرە دەمە ناو زەبالێ دەبی فرێ دە سەرجادەی ئەی چ بۆ منداڵان دەرێکیان بەو گەورەکان کە جارێک شتێک دەخۆن دوای فرێت دەنە سەرجادەی پێیان دێرم شتی فڕمەدەم بە ناو زەبالێ دەست خۆش ئەدوێت تو کوردستانی خۆت خۆش دەوێت ئەتو کە خواردنەکی دەخۆیان بە پسێگان شتێکی دەخۆی دوای ئەو شتێک کە دەمینێتەوە چی لێ دەکەی فڕی دەدەم فڕی دەدەی چێن دەرێ تەنەکەی زبری تەنەکەی زب دەی فرێ دە سەرجادەی نە گوناحە بسە چی ئەگەر فرێ دە سەرجادەی چیە گوناحە گوناحە ئەنی نابێت خواردن کە خوارد فرێ دە سەرجادەی دوای شتەکەی ئەی چی لێکەین دەی فڕێ فرێ دەینی چێن دەرێ تەنەکەی زبری ئەی بەو گەورانە دەریان بۆ منداران دەری کەم جارێ شتێکی دەخۆن و دوای فرێت دەنە سەرجادەکان چیان پێ دەرێ ئەم دەمامەکەن دەمامەکەن خۆی گۆرساز کوێر دەکە مامۆستا تا چەند گرنگە منداڵ لەم تەمەنیەوە مامۆسایان بە تایبەتی ئەوەکو مامۆستا ڕای بێنە لەسەر پەروەردەکردنی ژینگە و پاراستنی ژینگە
دەستخۆشتان لێ یەکەم سەرتا بەڕاستی ئەم قۆناغی مناڵ قۆناغێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە پەروەردە بکرێت لەسەر ئەوەی کە چۆن ژینگە ئەپارێزێت چۆن گرنگی بە بواری ژینگە ئادرێ. مامۆستاکان بەڕێوەبەری قوتابخانەکان لە قوتابخانەکانەوە ئەتوانن دەست پێ بکەن فێری مناڵەکان بکرێ ئەم فێرکردنا ئەچێتە ماڵەکان ئەچێت مناڵەکان خوشکوبراکان عیلەکەی خۆیان ئەتوانن فێر بکەن. ئەم جۆرە چاڵاکیە سوودی دەبێت بۆی منداڵ زیاتر ژینگەی خۆی خۆش بێت و ڕێز لە ژینگە بگرێت بە دڵنیاییەوە سوودی ئەبێت لەبەرەوەی ئێستا ئەمانە ئێمە قوتابخانی چرای زانست هەفتانە بابەتێکمان هەیە کە مناڵەکان ئەبرێنە دەرەوە ناو قوتابخانەکەی خۆمان فێری ئەوواکرێن کە چۆن درەختێک ئەچێنن کە چۆن گوڵێک ئەچێنن لە قوتابخانەی چرای زانستی بنەڕەتی ئێمە ئەمەمان کردو بە بەرنامەیەک لە ناو قوتابخانەکەمانە و هیوادارم قوتابخانەکانی تریش هەمان شت بکەن لەبەرەوەی ئێستا ئێمە مناڵەکانمان ڕاهێناوە ئەزانن کە ژینگە چه سوودێکی هەیە چۆن ئەتوانن لە ژینگەیەکی پاکە ژیانێک دروست بکەین بۆ مناڵەکانی خۆمان بۆ خێزانەکانی خۆمان. پێویستە هەمومان ڕێز لە ژینگە بگرین و ژینگەی خۆمان خۆش بێ. بەڕاستی منداڵ کۆڵەگەیەکە بۆ ئەوەی کۆمەلگە لەسەری دروست بکرێت. دەبی کوردستانی خاوی بکەین و دەبی ژینگەی خاوی بکەین و دەی شتا مەسەلەن کابرا تشتێکی فرەدە دەی بینە ناو زەبانێ. مامۆستاکان چ فێر دەکەن کایەکێک لە وتەی مامۆستاکانم پێ بڵێ. پاک و خاوێنی ژینگە خۆی بپارێزی. ئەم قۆناغی مناڵ قۆناغێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە پەروەردە بکرێت لەسەر ئەوەی کە چۆن ژینگە ئەپارێزێت چۆن گرنگی بە بواری ژینگە ئادرێت. ژینگە تا ئێستا وەکو خەم نەبووتە خەمەکی گشتی وەکو بابەتەی گشتی. شەر نییە لە مەکتەب بەس مامۆستا فێری ئەو تەلەبە جوانانە بکات کە پاک و خاوێنی ڕاگرن دایک و باوکیشە بێ لە ماڵەوە یعنی پێیان بڵێت ئێمە دەبی وا ئیشکەین لەسەر ئەو قوتابیانە لەسەر ئەو مناڵانە کە گەورە بوون حەز بە پەرپرسیارەتی بکەن. مامۆستاری یەکێکە لە دانەری کتێبی پەروەردەی ژینگەی بۆ قوتابیان دیارە ئەمڕۆ سیمینارێکی پێشکەش کرد بۆ کۆمەڵی قوتابی و بە پێویستی دەزانم لەو بپرسم مامۆستا چ شتێک بۆ هۆی دافعت کە تۆ کتێبێکی ئاوادا بنیت و پێشکەشی کۆمەڵی قوتابی ئاوای بکەین. بەڵێ دیارەوە دووەم کتێبی بەندێ پێشتر کتێبەکمەوە چاپگەیان بەناوی ڕۆشنبیری ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ئەویان تایبەت و وەکو ڕێبەرە گوابوو لە بۆ مامۆستایان بە حکومێکە بە لە بەڕواتی گشتی پەروەردەی هەولێر ئەمە وەکو بەرپرسی چالاکی ژینگە قوتابخانەکان دەوام دەکەین پێم خۆش بووم لە کاتی داوامکردنمان یەکێک لەو بوارانێک کە هەز دەکەین بەڕاستی بۆشاییەکەی لە ناوەندەکانی خوێندن بواری ژینگەیە دوای ئەوەی ئەو کتێبە مامۆ چاپگەیان ئەوزار پێم خۆش ئیش لە بۆ خوارێ بکەین ئیش لە بۆ قوتابیان بکەین بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی مامۆستا داراوە کە بە ڕێزیان مامۆستایەکی خانەنشین کراوە بەڵام تەکلیفی ئەومان لێ کرد چەند پەیامێکی ژینگەی هەیە وەکو ئامۆژگاری من ناونیشانەکان دەنووسم بە ڕێزیان وێنەمام لە بۆ چێشتی بە خۆشحاڵیەوە وێنەکانی چێشت چەند گرنگە ئێمە منداڵەکان لە قوتابخانە ڕابێنێن لەسەر پەروەردەکردنی ژینگە و ڕێزگرتن لە ژینگەی ئایا گرنگی هەیە لەم تەمەنەیەوە فێرە ڕێزگرتنی لە ژینگەی بکەیت بێگومان لە تەک پەروەردە فێرکردن ژینگە ڕۆحی پەروەردەیە بە حەقیقەتە ئەوەی ئەمە هەستمان پێکردبی بۆشاییەکەیە لە هەندێک شوێنەکاندا بەڵام ژینگە تا ئێستا وەکو خەم نەبووتە خەمەکی گشتی وەکو بابەتەی گشتی لە ڕێی ئەو بابەتانەوە ئەمە هەوڵماندایە هەم لە ڕێگەی سیمینارەوە کە زۆر جارە ئەمە لە ناوەندەکانی خوێندن تایبەت لە قۆناغی ئامادە دەیکەین لە ڕێگەی گروپی ژینگەیەوە لە ڕێگەی شانۆی بووکەڵەوە ئەو جارە پێمان خۆش بوو لە ڕێگەی وێنە چێشانەوە ئەو پەیامە بگەێنین دوای ئەوەی کە ئەو 5,000 دانەمان بە چاپگەیان بە حەقیقەت ئەمە تەنها لە سنتەی شان نەبوو دەوروبەر ناردمان هەستمان کرد قوتابی خۆشەویستی لە بۆ ژینگە هەیە نامەیە کە تەنها لە بۆ قوتابینە لە بۆ ئەندامانی خێزانیان لە بۆ گەورەکان کە ژینگە خەمی هەمومانە خەمی یەک کەس نییە. تۆ چیت هەیە بۆ مامۆستایان کە لەوانەیە ئێستا بەرنامەیەمان کۆمەڵی مامۆستا بیبینن و ئەو قوتابیانە لەبەر دەستیان پەروەردە بن چی بە مامۆستایان دەڵێ دەتەوێت چ پەیامێک بە مامۆستایان بگەێنی هەر هەڵسوکەوتێک مامۆستا دەیکاتن لە قوتابی لە قوتابخانە قوتابی کۆپی کراوی ئەوە کەواتە مامۆستا پەیامی ژینگەی هەڵسوکەوتی جوان گەیاندنی یەک گوشەی خێر یەک گوشەی جوان ڕاستەخۆ کۆپی دەبی لەسەر زەینی منداڵ لە باخچەی منداڵ تا دوای قۆناغ بەپێی بە دوواداچوونی خۆمان زۆر جارێ من لە ماڵەوە ڕەنگە ئامۆژگاریی منداڵم کەمڵانێ وەرنەگی بەڵام لە مامۆستا لە قوتابخانە وەردەگریتن کەواتە پێویستە مامۆستایان لە تەک پەروەردە خوێندن ژینگە دۆستی خۆشەویستی نیشتیمان بابەتە گشتەکان ئەوان تایبەتن لە چوارچەوەی پاکوخاوێنی تەندروست باشی ئەمیش بکەنە سەرقافڵەی پەروەردە فێرکردن چۆنی باش پۆلی چەندی تۆ دوو پۆلی دوی لە مەکتەب زیرەکییان تەمەڵی ناوەندم ناوەندی ئینشاڵڵا زۆر باش دەبی ناو چییە؟ هەریە جان ژینگەی خۆت خۆش دەوێ؟ بەڵێ کوردستان شوێنی خۆشی هەیە؟ بەڵێ باشە هەریات کاتێک تۆ جبسێک یان بە پسیگان شتێک دەخۆی
دوای ئەو شتێک کە دەمێنێتەوە چی لێ دەکەیت یەکمە ناتەڵەنکەی زبەر دەبی فڕێتە سەر جادەکان چی بۆ کەسانە دەڵێ کە کاتێک خواردنێک شتێک دەخۆن دوای فڕێ دەنێر سەر جادەی پێیان دەڵم دەبێ فڕێ دەنەکەی زبرەوە ئێمە دەبێت ژینگەی خۆمان پیسکەین نەخێر باشە مامۆستاکان لە قوتابخانە پێتان دەڵێن کە ژینگە گرنگە و دەبێ ئاگداری ژینگەکەتان بن بەڵێ چیتیان فێر دەکەن هەموو جارێ ڕای زۆر تشت چۆنن ئەو لو ئاوا لە ناوەندی ئەو دوێی دانیشەوە دوت خۆش دەوێ بەڵێ برادەرتن بەڵێ ئەتۆ ناوت چییە هەداشت ئەدێتۆ ئەمین ئەتۆ محەممەد ئەو دایک و باوکانەی کە تازە منداڵیان بووە ئەو ناوی زۆر خۆشیان لێ هەوڵدن لەو بەرنامەیە سوودەوە وەرگرن بزانە ناوی مناڵەکەتان دیاریکەن یەکێک لەو ناوە خۆشانە هەڵبژێرن چکە بەڕاستی ناوی زۆر خۆش و نوێیان لێیە تۆ ناو چی بوو؟ ئەمین جان ژینگەی کوردستانە خۆش دەوێ؟ بەڵێ ئەمین جان کاتێک ئێمە شتێک دەخۆین دوای دەبی ئەو قاقەزەی کەمایەتەوە چی لێکەین؟ ناوتەنەکەی زبڵ دەبێت فڕێدێنی سەر شەقامەکان؟ نەخێر چی بەو کەسانە دەڵێ کە شتێک دەخۆن جپسێک دەخۆن دوای ڕاست فرێت دەنە سەر جادەی ماوسە دەبی نزحەتیان کەی کو نسحەتیان کەی چیان پێ دەڵێ ئەتووە خۆت چیان پێ دەڵێ من پێیان دەڵێم نابێ ئەو شتە بکەن ئەوەیە ژینگەی خۆتان ناپارێزن پاراستنی ژینگەی ئەرچی سەرشانی بەڵێ هەمومانەوانە باشە تۆ مامۆساکان لە مەکتەبی فێرت دەکەن کە ژینگەی خۆت بپارێزی ڕێز لە ژینگەی خۆت بگری بەڵێ مامۆساکان چ فێر دەکەن کایەکێک لە وتەی مامۆساکانم پێ بڵێ پاک و خاوێنی ژینگەی خۆت بپارێزی ئەو شتانە ئەتوو دەچێت سەفرێ قەت دەچێت سەفرێ ئەدێت تو دەچێت سەفرێ مامۆستاکان فێریان کردێک پرسیاری لێ بکە دەبی ئەوها بکەیت نەخێر ئەگە مامۆستاکان فێریان کردێک پرسیاری لێ کە دەبی ئەوها بکەیان دەی بڵێ بەڵێ بەڵێ دەبی چ بڵێ بەڵێ ئافەری باشە کە دەچێت سەفرەی هەموو جارێ ئاخ کۆمەڵە خەڵەکەی جێی سەفرەکان شوێنە گەشتیارەکان پیس دەکەن چی بۆ کەسانە دەڵێتەوە باشترە فڕێدێن ناوتەنەکە باشترە فرێدەن ناوتەنەکەوانی ئەتو کەشتە چی دەخۆی فرێت دێ ناوتەنەکەی بەڵێ پێویستە هەمومان ڕێز لە ژینگە بگرین و ژینگەی خۆمان خۆش بێ بەڕاستی منداڵ کۆڵەگەیەکە بۆ ئەوەی کۆمەلگە لەسەری دروست بکرێت دەبی کوردستانی خاوی بکەین و دەبی ژینگەی خاوی بکەین و دەی شتا مەسەرەن کابرا شتێکی فرە دەدەی بینە ناو زەبانێ مامۆساکان چ فێر دەکەن کایەکێک لە وتەی مامۆساکانم پێ بڵێ پاک و خاوێنی ژینگەی خۆت بپارێزی ئەم قۆناغی مناڵ قۆناغێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە پەروەردە بکرێت لەسەر ئەوەی کە چۆن ژینگە ئەپارێزێت چۆن گرنگی بە بواری ژینگە ئادرێت ژینگە تا ئێستا وەکو خەم نەبووتە خەمەکی گشتی وەکو بابەتەی گشتی شەر نییە لە مەکتەب بەس مامۆستا فێری ئەو تەلەبە جوانانە بکات کە پاک و خاوێنی ڕاگرن دایک و باوکیشە بێ لە ماڵەوە یعنی پێیان بڵێت ئێمە دەبی وا ئیشکەین لەسەر ئەو قوتابیانە لەسەر ئەو مناڵانە کە گەورە بوون حەز بە پەرپرسیارەتی بکەن مامۆسا تا چەند گرنگە منداڵان لە تەمەنەیە و لێ ڕابێنرێن لەسەر پەروەردەکردنی ژینگە و لەسەر پاراستنی ژینگەی خۆمان زۆر گرنگە لە سەرەتاوە مناڵ فێر بکەیت بۆ ئەوەی کە فێر بوو دوایش کە گەورە بوو لەسەر پاک و خاوێنی و گرنگی بە ژینگە یعنی مناڵەکە هەر لەسەر ئەو پاک و خاوێنیە یعنی دروست ببێت ئێوە لە قوتابخانە بەردەواموانەی ژینگەییان پێشکەش دەکەن بەڵێ بە دڵنیایەوە ئێمە ڕۆژانە قوتابیەکانی هێنینە دەرەوە یعنی قوتابخانەکە پاکەکەینەوە پێیان ئەڵێن مەسەلەن شتێکەوت هەڵی گرنەوە با ژینگەکەمان پیس نەبێت زۆر دەڵێن مامۆسا یعنی هەروەکو مامۆساکە ئاریش ئاماژەی پێدا دەڵێن مامۆسا چی بکات زۆر جار قوتابی هاوشێوەی ئەوە کە یان تەقلیدی ئەوە کاتەوە ئێوە خۆتان پێشەنگی ئەم قوتابیانەتانە بن و پێشەوە قوتابیانەتانەکەون بۆ پاراستنی ژینگە یان وەکو بەشێک لە مامۆسایان تەنها وتە پێشکەشەکەن و ئیترەوان هانەدەک نا ئێمە خۆمان یەکەم جار ئەیکەین بۆی یعنی تەلەبەکان کە سێری ئێمەیان کرد ئەوانیش دووبارەکەنەوە ئێستا ئێمە ئەگەر بەس بەوانی بکەین لەوانەیە ئەوان بڵێن خۆیان بەس یعنی بە قسەکردنە ئێمە خۆمان لە بەرچاویان شتەکانەکەین بۆ ئەوی ئەوانیش لەگەڵ ئێمەیە شتەکە بکەن ئێستا من خۆم ئەمڕۆ لە مەکتەب خۆم شتەکانم کۆ کردەوە تەلەبەکانیش مێنایە دەرەوە لەگەڵ خۆماوتم بە مەکتەبەکە پاکەینەوە بۆی یعنی پاک و تەمیز بێ لێرەوە چی بەدایک و باوکی تەڵەبان بڵێ یان قوتابیان بێگومان ئێوە چەند گرنگن ئەوە نەش گرنگە لە ماڵەوەش گرنگی بە ژینگە و پاراستنی ژینگە بدرێت وایە هیوادارم دایک و باوکەکان لە ماڵەوە
شەر نییە لە مەکتەب بەس مامۆستا فێری ئەو تەلەبە جوانانە بکات کە پاک و خاوێنی ڕاگرن دایک و باوکیشە بێ لە ماڵەوە یعنی پێیان بڵێت بۆی لە هەموو شوێنێک لە هەر شوێنێکی یعنی دەرەوە بێ ژوورەوە بێ هەر شوێنێک بێت پاک و خاوێنی ڕاگرن کە حەجێ و ئامانستان چ بوو لە سازدانی من سیمینارەیە و دەتان هەوێت چ پەیامێک بگەێنن لە ڕێگەم سیمینارەوە سەرەتا بەخێر بێن بۆ ئەم چالاکیە بەخێراتی هەموو دەستگا ڕاگەاندنەکان دەکەن بە بەردەوامی هاوکاری ئێمە بەبستمان وەکو سمایلان لەم چالاکیە کە ناساندنی کتێبی پەروەردە و ژینگەی بۆ قوتابیان کە بتوانین ئەو قوتابیانە هەست بە پرسیارەتی بکەن هەست بکەن کەەوە ژینگەی خۆیان خاوێن ڕاگرن ئێمە کەوە لە دواڕۆژدا گەورە بوون بڵێنەڵێ ئێستا گەورەکان هەست دەکەن بە چۆن ژینگەکەی خۆیان بپارێزن و لە دین باز دەکرێتن کە پاکخاوێنی لە باوەڕەدا ئێمە دەبی وا ئیشکەین لەسەر ئەو قوتابیانە لەسەر ئەو مناڵانە کە گەورە بوون هەست بە پرسیارەتی بکەن تاوەکو ژینگەکەی خۆیان خۆش بێ وڵاتەکەی خۆیان خۆش بێ بە پاکوخاوێنی ڕای بگەن ئینشاڵڵا ئەمە نەک ئەم چالاکی لە دواڕۆژی دە چالاکی فراوانتریش دەکەین دەربارەی ژینگە کە چالاکیمان ئەنجام داوە لەگەر بەڕێبەراتی ژینگەی هەولێر کە دەربارەی ژینگە ڕۆژی ژینگە تاوەکو زیاتر ژینگەکەمان جوانتر بیتن ئەزیزانەوەی گوێبیستی بوون پامی کۆمەڵێک مامۆستا و قوتابی بوو لە سەر پاراستنی ژینگە یاری باسیەوەیان کرد پێویستە هەمومان ژینگەی خۆمان بپارێزن و پاراستنی ژینگە ئەرکی سەرچانی هەمومانە و پێویستە لە منداڵیەوە هەمومان منداڵەکانمان مامۆستایان لە قوتابخانە منداڵەکەنیان لێ ڕابێنن لەسەر پەروەردەکردنی ژینگە دیارە دانەری کتێب مامۆستاهاری ئەماژەی بە قسێکی زۆر جوان کرد ئەویش ئەوەیە قوتابی زۆر جار تەقلیدی مامۆستا دەکاتەوە مامۆستا شێک بکات لە قوتابخانە ڕاستەوخۆ منداڵەکەیان قوتابیەکە تەقلیدیە و دەکاتەوە بۆیە ئەوەندەی گرینگە مامۆستا ئاگاداری هەڵسوکەوتەکانی بێ لە نێو قوتابخانە ئەوەندە گرنگ نییە ئاگاداری وانەکانی بێ بۆیە دەبێت مامۆستا بە جوانترین شێوە بە باشترین شێوە هەڵسوکەوت لەگەڵ منداڵەکان و لەگەڵ ژینگەی دەوروبەری بکات ئەزیزان من بە مندازە گەشتنە کۆتا ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکی تر و بەرنامێکی تر بەیەوەی خۆشەوی شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ